وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی قەزای دەربەنیخان کە ئێمە ڕۆژانە سەردانی ناو بازاڕ و دوکان و گۆشتفرۆش و مینەکان دەگەین مەطعەمەکان. ئەمڕۆ سەردانی ژاڵناومان کرد کە بڕێکی زۆر گۆشتفرۆشی لێیە، خەڵکی زۆری دەربەنیخان ڕۆژانە گۆشتی ئەوێ ئیستیعمالەکە و بەکارهێنێ. ئێمە پاش ئەوەی کە هەفتەکانی ڕابردوو سەردانمان کردن و ڕێنمایی خۆمانمان پێدان لە جۆرەتی سەربڕین و تەعاملکردن لەگەڵ گۆشتە، ئەمڕۆ سەردانمان کردنەوە بۆ چاودێریکردنی زیاتر ڕێنمایەکان. لە ئەنجامدا هەندێک گۆشتی بێمۆریان هەبوو کە لە دەرەوە ڕێنمایەکان سەریان بڕی بوو لە لای دوکانەکانی خۆیانە، دەستمان بەسەراگرتن و داوەشمان لە خەڵکی دەربەنیخان هەیە کە کاتێککە گۆشتێکە کڕنەچن بۆوێ چاودێری ئاگان لە پاکی و خاوێنی گۆشتەکان کە چۆن سەر بڕا و هەڵگیرا و ئامادە کراوە. ئەمە بەردەوامە بین لە چاودێریکردنی بازار وەکو ئەرکێکی خۆمان کە ئەرکێکی نیشتیمانی لەسەر شارمان. ئینشەڵا جارەکانی داهاتوو چاودێری چڕی زیاتری ژاڵە ناوەکەین، چونکە بەڕاستی هەندێک ئیجراعات لەوێ گۆشت ئیجراعاتەکرێ و گۆشت ئەفرۆشتێک کە لە دەروێ ڕێنمایەکانە. ئینشەڵا ئەمە بەردەوام ئەبین لە چاودێریکردنیان و ئیجراعاتی تونیان لەگەڵەکەین لە داهاتووە.